قەسر تەنیا گوندێکی بچووک بوو کە بەندەرێکی بچووکی ڕاوماسی لە پارێزگای بەسڕەی باشووری عێراق لە خۆ دەگرت، بەڵام بە تێپەڕینی کات بەهۆی پێگەی استراتیژیەوە بەڕووی کەنداوی عەرەبیدا گرنگیەکەی زیادی کرد. لە 26 ئاداری ساڵی 1961 عەبدولکەریم قاسم سەرۆکی کۆچکردووی عێراق بەردی بناغەی بەندەری قەسری دانا کە ئێستا بۆتە بەندەرێکی گەورە بەڕووی جیهاندا. ماجد بریکانی ڕۆژنامەنووس و نووسەر لەبارەی تێچووی دامەزراندنی بەندەرەکەەوە دەڵێت 18 ملیۆن دیناری عێراقی تێچووە. هەروەک بەپێی زانیاریەکانی ئەو ڕۆژنامەنووسە لە ساڵی 1967 یەکەم کەشتی بازرگانی بە ناوی مەکران کە ئاڵای پاکستانی لەسەر بۆ و چای سیلانی هەڵگرتووە لە قەسر لەنگەری گرتووە. پزیشکێکی عێراقی بە ناوی ئینتیسار کچی لیواشاوی کە ئەو کات خوێندکاری ناوەندی بۆ بردویانن بۆ مەراسیمەکە دەڵێت کردنەوەی ئەو بەندەرە بۆ خەڵکی هەژاری بەسڕە و پارێزگاکانی دیکەی باشووری عێراق زۆر گرنگ بوو، بەتایبەت کە بوونە کرێکار و دەستی کار تێیدا. بریکانی ڕۆژنامەنووس زانیاری زیاتری لەسەر ئەو بەندەرە خستۆتە ڕوو و توێتی بۆی فراوانبوونی بەندەرەکە و زیادبوونی چالاکیەکانی. وەزارەتی گواستنەوەی عێراق لە ساڵی 2010دا کردی بە دوو بەندەر و ئیدارەی تایبەتی بۆ دانان بە ناوی قەسری باشوور و قەسری باکوور. دکتۆر عەبدوڕەحمان مەشهەدانی پسپۆڕی ئابووری و ئەکادمی لەبارەی استراتیژیەتی بەندەرەکەەوە دەڵێت قەسر بە دەواازەیەکی سەرەکی بازرگانی دەریایی دادەنرێت بۆ عێراق کە زیاتر لە 170 بازرگانی دەرەکی عێراقی لێوە دەکرێت و بووەتە شادەمارێکی گرنگ. بە بڕوای مەشهەدانی قەسر یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی داهاتی ڕۆژانە تێیدا دەگاتە 1 ملیار و 500 ملیۆن دینار جگەلەوەی هەلیکاری بۆ هەزاران کەس دابین کردووە. لە ساڵی 1974 دوای ئەوەی داهاتی نەوتی عێراق زیادی کرد، بەتایبەت لە دوای ساڵی 1975ەوە کە نرخی نەوت بەرز بووە و حکوومەتیش ناچار بوو بەندەرەکە فراوانتر بکات، جوڵەی بازرگانی لە بەندەری قەسر زیاتر بوو. دکتۆر ئەحمەد سەدام عەبدوساحیب توێژەری تایبەتمەند لە کاروباری بازرگانی و گواستنەوەش ئاماژە بۆ ئەوە دەکات پرۆسەی گەشەی بەندەری قەسر بەردەوام بوو تا سەرەتای دەستپێکی شەڕی ئێران عێراق. ئیدی لەو کاتەوە بەندەرەکە هیچ فراوانیەکی بەخۆوە نەدی. لە گرنگترینی ئەو خاڵە جەوهەریانەی قەسر بۆ مەبەستی سەربازی سوودی لێوەرگیراوە جەنگی عێراق ئێران بووە لە نێوان ساڵانی 1970 بۆ 1980. هەروەها بۆ جەنگی کۆیت لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو، دواتریش لە قەیرانی ئابووری عێراقدا. بەندەری قەسر لە ساڵی 1997دا چالاکیەکانی دەستی پێکردەوە، ئەوەش پاش ئەو یاداشتی لێکتێگەیشتنەی نەتەوە یەکگرتوەکان لەبارەی عێراقەوە دەری کرد و ڕێگەیدا خۆراک و پێداویستی پزیشکی لێوە هاوردە بکرێت و تا ساڵی 2002 بەردەوام بوو. لە ساڵی 1996 بە قەبارەی 330,419 تەن شمەکی لێوە هاوردە دەکرا، بەڵام لە ساڵی 1997 بۆ 1,172,502 تەن بەرز بووەوە. هەروەک لە ساڵی 1996دا 26 کەشتی گەورە لە کاردا بوون و بۆ ساڵی 97 بۆ 222 کەشتی بەرز بووەوە. تا لە ساڵی 2002دا زیاتر گەشەی کرد و بۆ 512 کەشتی قەبارە جیاواز زیاد بوو. ئاڵوگۆڕی بازرگانی بۆ 6,083,129 تەن زیادی کرد. بەندەری قەسر لە ساڵی 2003دا دەواازەیەکی ئاسان بوو بۆ ئەمریکا کە بەشێک لە داگیرکاریەکەی لێوە ئەنجامدا و هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی وەک دەواازەی داگیرکاری شاری بەسڕا بەکاریان هێنا.